شاندێکی ڕێکخراوەکەمان کە پێک هاتبوو لە دوو ئەندام و ئەندامی ئەنجومەن و ئەندامێکی ڕێکخراوی ڕۆژی سێی ئاب بۆ ساڵیادی کۆمەڵکوژی شەنگال سەردانی شەنگاڵیان کرد و بە بەشداری مەراسیمی ساڵیادەکە بوون لە دوای گەڕانەوەیان لە 4 ئاب لەلایەن ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە لە بازگەی کەڵک دەستگیر کراون. ئەندامی دەستگیرکراوەکانمان بە ناوەکانی خەولە محەممەد و حەسەن و جوانە عەبدولباقی و سەیران ئەحمەد و حەسەن تا ئێستا چارەنووسیان نازاندرێت و سەرەڕای هەوڵەکان ئاسایشی زانیاری لەبارەیانەوە نادات و ئەمەش بووەتە جێی نیگەرانی خێزانەکانیان و کە دوو لە ژنەکان دایکن و مناڵیان هەیە و دوای هەوڵدانێکی زۆر تا ئێستش هیچ ڕوونکردنەوەیەک بە ڕێکخراوەکە نەدراوە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان زۆر بەتوندی هێرش و دەستدرێژیەکانی دەسەڵاتداران و داگیرکەرانی کوردستان لەسەر ژنان شەرمەزار دەکەین و ئاشکرایە هەڵوێستی ئەم ژنانە ترسی خستووەتە دڵی تەواوی هێزە دەسەڵاتدار و چونکە پەدەکە پارتیەکی دژە ژنە و دژە دیموکراتیە بۆیە ساڵانێکی زۆرە بە هەموو شێوەیەک هێرش دەکەنە سەر چالاکوانانی ژنان و هەموو ڕێگە و ڕێبازێکی چەپەڵی دژمنکاریانە لەسەر ژن چالاکەوانەکانی تاقی کردووەتەوە و ئەنجامیان نەپێکاوە. ماوەیەکە ئەم دەسەڵاتە گەندەڵە بە هۆکاری ترس و لە پێشکەوتنی ئیرادەی ئازادانەی تاک و لە پێناوی پێکهێنانی ئەرکە نۆکەرایەتیەکان دەستی بە ڕەشبگیری کردووە و چەندین چالاکوانی سیاسی و مەدەنی دەستگیر کردووە. ئێمە وەک ڕێکخراوەکەمان وێڕای شەرمەزارکردنی ئەو کارە هۆڤانانەی دەسەڵاتدارانی پەدەکە لە کاتێکدا ڕێکخراوەکە ئێمە بە فەرمی مۆڵەتی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە و حکومەتی عێراقەوە پێدراوە. هەر بۆیە داوا لە ڕێکخراوەکانی ژنان و کەسایەتی چالاکوانی پەرلەمانتاران دەکەین و کە بە زووترین کات هەڵوێستی خۆیان پیشان بدەن و بێدەنگیەکانی بشکێنن. داوا لە هەموو خەڵکی خاوەن هەڵوێست دەکەین و کە زۆرترین فشار دروست بکەن لە پێناوی ئازادکردنی تەواوی گیراوانی سیاسی و مەدەنی و ئێمە ژوەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نامێنین لە پێناوی ئازادی چالاکوەنان و تەواوی گیراوانی سیاسی و مەدەنی و بەردەوام لە چالاکیدا دەبین و بێوچان لە تێکۆشاندا دەبین و بۆ ئازادی هەموو ژنان. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی.